کە سوکاری سەربەرزی شەهیدان کە سوکاری سەربەرزی شەهیدی کیمەباران بەرکەوتوانی چەکی کیمیایی خۆشەویستان ئامادەبووان بەیانیتان باش و بەخێر بێن. زۆر سوپاستان دەکەین بۆ ئامادەبوونتان ئەمڕۆ بۆ کردنەوەی ئەم پرۆژە گرنگەی حکوومەتی هەرێمی کوردستان. ڕاستە کەمێک دواکەوتین، ماوەیەکی زۆرە ئەم پرۆژەیە لە ئارادا بووە، باس کراوە، بودجەی بۆ تەرخان کرابوو، بەڵام هەندێک لەو هۆکارانەی دواکەوتنی ئەم پرۆژەیە کاک ئازاد پێشکەشی کردن و سپاسی شەکەم بۆ وتەکانی. بەڵام پرۆژەی بە پارێزگابوونی هەڵەبجە پرۆژەیەک بوو کە خەونێک بوو کە زۆر کۆنتر بوو لە ئەم کابینەیە. خەڵکانێکی زۆر بەم پرۆژەیەوە بەم خەونەوە سەرقاڵ بوون. لە جەنابی مامجەلالەوە بیگرە بۆ بەڕێز کاک مەسعود، حکوومەتە یەک لە دوای یەکەکان، کابینەی 6-7 خۆشبەختانە لە تەمەنی کابینەی 8 ئەم پرۆژەیە بوو بە پرۆژەیەکی فەعلی و پرۆژە یاساکەی بۆ پەسەند کرا. بۆیە نابێ دەوری لایەنە سیاسیەکان، کەسایەتیەکان، کەسایەتی ئاینیەکان، کۆمەڵگای مەدەنی، ڕێکخراوەکان، قانونیەکانمان یەکێک بوو. دکتۆر ئامانج کە لێرەدایە و سەدان سەربازی تری ون کە دەوری کاریگەریان هەبوو لە بەدیهێنانی پارێزگای هەڵەبجە. بەڵام وەکو پێشتریش وتمان و ئێستا شەیڵینەوە، ئەوە کارە ئاسانەکە بوو، کارە قورسەکە بەڕێوەبردننی هەڵەبجەیە و پرۆسەی بە پارێزگابوونەکەشی پرۆسەیەکە کە تەنها بە ڕاگەیاندنی حکوومەتی خۆجەیی کۆتایی نەهاتووە، بەڵکو وەکو محافزی شامەزەی ئاماژەی پێدا پرۆژەکە و پرۆسەکە بەردەوامە، زۆر دائیرە و فەرمانگە و بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتیش هەیە کە هێشتا خەڵکی ئەم دەبەرە تێکۆشەرە چاوەڕێیانە. بەڵام ئەمڕۆ هاتوین بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی گرنگ، نەخۆشخانەیەکی پێویست و لێرە من ڕاستەی کارمەندانی ئەم نەخۆشخانەیە ئەکەم. ئەمڕۆ خەبەرێکی خۆش ڕاگەیەنین، بەڵام ئەمە ئێستا کە واجبێکە لەسەر حکوومەتی هەرێم ئەمەی بکردایە، ئێستا ئەرکێکە لەسەر کارمەندانی تەندروستی لە جەنابی وەزیرەوە بیگرە تاکو یەکە بە یەکەی کارمەندانی ئەم نەخۆشخانەیە خزمەت بگێنن بە خەڵکی ئەم دەبەرە، خزمەت بگێنن بەو کەسانەی کە بریندار بوونە لە دەستی چەکی کیمیاییەوە و ئەبێ بە باشترین شێوە خزمەت بگێنن بەو کەسانە، چکن شایستەی باشترین خزمەتن. من ناچمە ناو تەفاسیلی نەخۆشخانەکە، ئەمە بۆ برای خۆشەویستم کاک دکتۆر ڕێکەوت بەجێ دەهێڵم، بەڵام ئەمەوێ لێرەش باسی دەوری کاک دکتۆر ڕێکەوت بکەم، چکەن لە بیرمە لەوەتی من بووم بە نایبی ڕیسوزەرا، کاک دکتۆر باسی ئەهمیەتی ئەم خەستەخانەی بۆ کردو، هەوڵی داوە بە تەریقەی خۆی بە تەلەفۆنەکانی، بە نامەکانی، بە کتابەکانی، بە ئاماژە پێکردنی گرنگی ئەم پرۆژەیە لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ماندوونە ناسانە هەوڵی داوە بۆ ئەوەی ئەم ڕۆژە بێتە دی. بۆیە ئەزانم کەرتی تەندروستی کەرتێکە کە بەڕێوەبردننی قورسە، بەڕێوەبردننی هەندێک جار لە ڕووی ئەعلام و لایەنەکانەوە ڕەخنەی لێ ئەگیرێ، بەڵام من ئەتوانم شایدی ئەوە بم بۆ کاک دکتۆر کە چەند پەرۆش بوو بۆ ئەم نەخۆشخانەیە و بەبێ پشتیوانی بەڕێز مامۆستا مەحموودیش وەکو وەزیری شەهیدان کە دڵنیام ڕۆژانەی هێنایەوە بیر دکتۆر کە ئەهمیەتی ئەم پرۆژەیە چییە و بۆ ئەبێ هەلە بکەین لە کردنەوەی ئەم پرۆژەیە، ئێمە ئەمڕۆ لە کۆ نەئەبووینەوە. بۆیە سپاسیانەکەین
ئەرکی سەرشانی خۆیان بۆ واجبی خۆیان بووە بەڵام خۆشحاڵین کە ئەمڕۆ ئێمە لێرە پێکەوەین ئێستا ئەرکەکە لەسەر شانی ئێمەمانان و کارمەندانی کەرتی تەندروستیە بە کارمەندانی ئەم نەخۆشخانەیەوە سەری هەڵەبجە بەردەوام بەرز بکەنەوە و لە خزمەتی ئەم خەڵکە بن شایستەی ئەمە و زۆر زیاتریشن سوپاستانەکەین بۆ ئامادەبوونتان شاد و سەربەرز و سەرکەوتوو بن سوپاس